بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتەکانی ئەنجومەنەکان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک ئامادەکاریەک بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بەردەوامیان هەیە. لەو میانێشدا بە ئامادەبوونی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەم و ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی هەردوو ئەنجومەنی تەکیە و قەڵاسیەوکەی کۆمەڵی ئیسلامی، سنووری مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵ، کۆبوونەوەی گشتی هەردوو ئەنجومەنی ناوبرا و بەڕێوەچوون. ئێمە وەکو ئەنجومەنی قەڵاسیەوکە و ئەنجومەنی تەشیە کە ئامادە بووین لە تەشیە هاتنە ڕێگاکەمان درو بۆ ڕێ ناخۆشە، الحەمدوللا خەڵکێکی باش ئامادە بووین و جێگای دڵخۆشیە بۆ ئێمە کە ئەو خەڵکە بەدووی دەنگمانەوە هات و خۆمان ئامادە کردو بۆ ئەوەی کەوا بۆ کۆنفرانسە ناوچەیەکان ئینشاءڵڵا خۆمان ئاماداکەین. الحەمدوللا زۆر بە احتیاطی و زۆر خۆش بوو، زۆر بە چاشی بەڕێوەچوو، هیچ تێبینیەکی وامان نەبوو لەخوا بەزاری، زۆر بە جوانی بەڕێوەچوو. خەڵکێکی زۆر باش ئامادە بوو و وجودێکی زۆر باشی خەڵکە بە گروتینێکی زۆر باشەوە هاتوونە و خۆمان ئامادەکەین بۆ کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی. بەڵێ ئێمە کۆتا ئەنجومەن بووین لەگەڵ ئەنجومەنی قەڵاسیەوکە کە ئێمە کردمانەیەک بازنە. الحەمدوللا لە ڕووی ئەندامانەوە تەواجودێکی باشە بوو، ئەندامان بە جۆش و خڕۆشێکەوە ئامادە بوون لە ئەنجومەنی قەڵاسیەوکە کە بەم شێوە عەزێتان کێشا بۆ هاتبوونە تەکیە. ئێمەش تەکیە ئەندامانمان تەواجودێکی باشیان هەبوو، برایان بە جۆش و خڕۆشێکەوە هاتبوونە پێشەوە و بە ئومێدیەوەیکەوە ئەم کۆنگرەیەش کە ئەمە قۆناغی سەرەتایەتی ئەم کۆنگرەیە بێتە مایەوەیکەوە گۆڕانکاریێکی باش ڕووبدا. لە ڕۆژانی ئایندەشدا کۆبوونەوە گشتەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی وەک ئامادەکاریەک بۆ کۆنفرانس لە سەرجەم ئەنجومەنەکان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە مەڵبەندی هەندەرانی شەوا بەردەوامیان دەبێت. ئەندامێکی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوە دەکات ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی کۆمەڵ لە کۆبوونەوە گشتەکاندا نیشانەی سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیە. کۆبوونەوەکە زۆر باش بوو، وجودێکی زۆر هەبوو، ینی حەماسەتێکی زۆر باش هەبوو. ئێمە بەردەوامە بین ئینشاڵڵا لە سەر کۆبوونەوەی گشتەکان. ئەم کۆبوونەوە گشتیانە زۆر باغدارە بۆ کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی کە چینەکانی خوارەوەی حیزب بەشداری لە چارەنووس و هەروەها لە دیاریکردنی نەخشی داهاتووی کۆمەڵی ئیسلامیەکان لەبەرەوە زۆر گرنگی بە کۆبوونەوە گشتەکانە درێوە لە کۆبوونەوە گشتەکانە کۆمەڵێک زانیاری قۆناغەکانی تریژە ئەبەخشرێ. لەبەرەوە ینی بە جۆرە لە جۆرەکان ئەم کۆبوونانە گرنجیان زۆر پێدرێ، وەختیش زۆرەگرن. لە کۆبوونەوە گشتەکاندا سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەشداری تێدا دەکەن، جگا لەوانە نەبێت کە ڕاستەوخۆ ئەندامی کۆنفرانسن. هەر لە کۆبوونەوە گشتەکاندا بە سیستەمی نوێنەرایەتی یەک بەدا ئەندامانی کۆنفرانس هەڵدەبژێردرێن. پاش تەواوبوونی کۆبوونەوە گشتەکانیش لە سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیدا کۆنفرانسی مەڵبەندەکان بەڕێوە دەچن و دواتر و بڕیارە پاش تەواوبوونی کۆنفرانسی مەڵبەندەکانیش کۆمەڵی ئیسلامی پێش کۆتای هاتنی ئەم ساڵ کۆنگرەی چوارەمی خۆی ئەنجام بدات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێ.